ئەوە ئەوێت لەلایەکەوە ئەوێ لە ژن بدات لە مافەکانی ژن پێشەلەکەن لەلایەکی تریشەوە سیاسیە دەوڵەتی فاشستی ئێران سیاستێک بەکارهێنێ کە ئەوەی کە بە زمانی کوردی کە دەنگێکی ئازادی هەبێت ئەوێ لە هەموو ڕێگەیەکەوە لە ناوی بەرێ لە هەموو ڕێگایەکەوە تووشی نەخۆشیکە من بە دڵنیام ئەو نەخۆشی کۆرۆنایەش بە ئەنقەس توش کراوە چونکەم ئەو لە زیندانە هیچ تێکەڵی خەڵک نەبووە تێکە نەهاتۆتە دەرەوە ئەو نەخۆشیە بە پلانێکی سیاسی تووشە ئەو زیندانانیان تووشی نەخۆشیێکی وەها کردووە ئێستاش پێویستی بە چارەسەرە و داوام لە هەموو ئەو کەسانی کە ئازادی خوازن داوام لە هەموو ژنانە داوام لە هەموو ئەو ڕێکخرا و ئەو کەسانی کە بیر لە ئازادی و یەکسانی و ویژدان ئەکەنەوە ناڕزایی خۆیان دەبرن لە بەرامبەر ئەو فاشستی ئێراندا لە بەرامبەر ئەو دژمنەدا کە بتوانێت چارەسەری نەک هەر بۆ زەینەب بۆ هەموو ئەوانەی کە لە زیندانن چارەسەر کرێن و بە زووترین کات پێداویستیەکانی چارەسەریان بۆ پشتیوانیکردن لە ژنانی زیندانیانی سیاسی لە هەموو ژنانی چوارپارچەی کوردستان کە لەلایەن دەوڵەتانی داگیرکەرەوە کەیری شەکری دەسەریانەوە بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە کە زەینەب جەلانیان کە لە زیندانی ئێراندا لەوێ لە زیندانی تاگە کەسیدا کە ڕەوشی تەندروستی زۆر نەباشە و دوایەوە بە ڕەوشی یانێ کۆڕۆنا و کە دەستی پێکردووە کە لە تواوی دنیا ئەم نەخۆشینی کۆڕۆنا کە دەستی پێکردووە کە کۆمەلگای بەرەو چۆسانەوە بەرەو ناخۆشی بردووە بەڕاستی ئێمە داواکارین کە لە هەموو ژنانەوە بە تایبێت ڕۆژنانی ڕۆژهەڵاتی کوردستان پشتیوانی لە زەینەبی جەلانیان بکەن کە لە زیندانەکاندایەوە کە لەدەست دەوڵەتی داگیرکەری ئێرانەوە کە مەسەن لەوێ تووشی ئەو نەخۆشی نەبووە بەڕاستی ئەبێ زەینەب جەلانیان هەرچێ بە زودی یانێ بتوانێت یانی ئازاد بکرێ کە مەسەن ڕوبڕووی ئەو نەخۆشی نەبووەتەوە کە بەڕاستی بێگومانەوە کە هەمووی مەسەن سیستمی دەسەڵاتداری ئەو نەخۆشین و هەموو ئەوینە یانە دروست کردووە و ئەو نەخۆشی لە کە بڵاو بۆتە بەناو کۆمەلگا خەڵکی ئێمە لەوێ یانێ هەموو بە هەموو شێوازی خەڵک گرفتارە و داوام هەیە کە ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان پشتیوانی لە زەینەب جەلانیان بکەن و لە هەموو زیندانیانی سیاسی و هەموو ژنان بکەن.